دیسا فنچل سر زاروکانه لسر کارکردن زاروکانه لکه داره با کارکردن زاروکان قد خیه حتی نبن 18 سالی زاروکن نابه کار بکن دوی بخوینن لی جبر گلک سدمین فقیری کوچبری و هجاریه گلک زاروکن روز آوای کرسانی نچار دبن کار بکن جبو که دبارا مالا خواب بکن یک جوان زاروکان کانیواره 12 سالیه تاوی مالباتا خواه لکامپا داره شکرانی دمینه روژه 14 ساعتان کار دکه او جی وکه گلک زاروکن کوچبران نچویه دبستانه نچار بویه مالی خودی بکه خونا کانیوار چی بویه؟ کانیوار زاروک خواستیه ببه اندازیار ببه مهندس لی هجاریه او نچار کریه جسبه ساعت 8 حتی 10 شوه کار بکه یعنی 14 ساعتان کار دکه راپورتا لمیا رسول لسر اکرانیه کانیواری تەمەن 12 ساڵانە دانیشتووی کەمپی دارەشەکرانی پارێزگای هەولێرە کانیوار نەچۆتە قوتابخانە ئاوارەی و پەنابەری و کەم دەرامەتی بۆتە ڕێگەر لە بەردەم خەونەکەی پاشەڕۆژی کە دەیەوێت ببێت بە ئەندازیار حەز دەکەم بچمە مەدرسە بۆ ناچی ئیسا ناینا من بڕۆ کێ ئێ مەدرسە ئێ مەکتەبی حەزێکی وەختی تو مەزم بۆی پاشەڕۆژێدا تو چی بکەیت بخۆین ببیە چ ببیە چ مهندس کانیوار لە کاژێر هەشتی بەیانیەوە دەچێتە سەر کار تاوەکو نزیکەی کاژێردەی شەو ئەوە عاملێ من کانیوارە ئەوە مانگێکە تێلێرێت تەمەنی 12 ساڵە ئەم خەڵکی کەمپی داشکرانینە تێیشی خۆ ساعت 8 سبیانەی هەتا 8 شەو 9 شەو بەسەر ئیش دمینی ئەمانە ئیشی خۆ دکی گەلێک زیرەکە باشە فێر دەبی ئیشەڵا بە مستەقبەلی هەیە بە شەو ئیشی خۆ تەواو دکن دچنە ماڵێ دچێکن عایلی خۆ باشە عایلی خۆ خۆدی دکەی هیچ ئامارێکی فەرمینیە لە پارێزگای هەولێر و دهۆک چەند منداڵی کارکەر هەن بەڵام بەپێی ڕۆپێوێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دەستگای ڕوانگە 1446 منداڵ هەن منداڵی ئیشکەر 1446 منداڵ لە هەڵەبجە 124 منداڵ ئیدارەی ڕاپەڕین 121 منداڵ ئیدارەی گەرمیان 211 منداڵ لەو ژمارەیەش لە سەدا 55 لە خوێندن دابڕاون و لە سەدا 9 خوێندەواریان نییە بۆ چارەسەرکردنی دیاردەی کارکردنی منداڵان حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ئامادە کردووە کە جگە لە چاودێری ئەرکی پاراستنی منداڵەکان دەگرێتە ئەستۆی خۆی ئێمە پرۆژەی شکەمان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و مناڵ پارێز ئەم پرۆژەیان جیاوازە یەکەم بۆ هەموو هەرێمی کوردستانە بۆ سلەیمانی هەولێر دهۆک هەروەها پرۆژەکەی ئێمە ئەم پرۆژەیەیان هاوکات لەگەڵ ڕووپێویەکە چاودێری و پاراستنی مناڵەکانی لە ئەستۆیە 4 کەمپی پەنابەرانی ڕۆژاوا لە سنووری پارێزگای هەولێر هەن کە 6767 خێزانی تێدا نیشتەجێکراوە ژمارەی منداڵانی هەر 4 کەمپەکە 15322 منداڵن لەمیا ڕسوول ڕووداو هەولێر